الرحمن الرحيم وبه نستعين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، أمشو لجيان نامي پیغمبر صلى الله عليه وسلم أچينا سر درسي تازة أوش أويا كبيغمبر صلى الله عليه وسلم كاتي وحي بودا بزي لغار حراء بإقرأ باسم ربك الذي خلق لپاشان دا گەڕاوە ماڵەوە خەدیجە ڕەزای خوای لێ بێ دڵی ئەداوە ئەوە بچوونە لای وەڕەقەی کوڕی نەوفەل ڕەزای خوای لێ بێت کە یەکەم کەس بوو کە موسڵمان بوو بەڵام زوو وەفاتی کرد. ئەم شەو ئەچینە باسی ئەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ناو شاری مەکەدا وەحی بۆ دابەزیوە. لە دوای وەحی دابەزین فترەیەکە وەحی دانابەزێ، چەند ڕۆژێکە، بۆ ئەوەی هەمسا پێغەمبەر صلی الله عليه وسلم مشتاق بێت بە جیبریل کاتێ وەحی بۆ دائەگرێت، هەمسا ئەڵهای ئەوە بکە کە جارێکی تری جیبریل بێ بۆ لای. چەند مودەیەک ئەوە بوو وەحی دانەبەزی، لە پاشاندا ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت بەینەما ئەنا ئەمشی ئذ سەمیعت صوتا من السەما، ڕێمە کرد جۆم لە دەنگێک بوو لە ئاسمانەوە، فرفعت بصري كاتي سيري آسمانم كرت فإذا الملك الذي جاءني بحراء جالس على كرسي بين السماء والأرض فرعبت منه فرجعت فقلت زملوني زملوني، فأنزل الله تعالى يا أيها المدثر قم فأنذر وربك فكبر وثيابك فطهر والرجز فاهجر. ئەفەرمێت ڕێمە کرد دەنگێک هات لە ئاسمانەوە، کاتێ سەیری ئاسمانم کرد سەیرم کرد ئەو مەلائیکەیە کە لە غاری حیرا کە گوشیمێ خۆیان پێمی وت ئیقڕە، سەیرەکەم لەبان کورسیەک دانیشتووە لە بین ئەرز و ئاسمانە، ئەڵێ کە ئەوەم بینی من ترسام و لەرز گردمی و ڕۆیشتمەوە بۆ ماڵ و وتم دام بپۆشن دام بپۆشن، ئەڵێ دامیان پۆشا. لە دوای هەندێکی تری ئەم ئاەتانە دابەزی یا ئەیوهە المدەثر، ئەیە و کەسەی کەوا خۆت پێچاوەتەوە لە تۆی بەتانی، قم فەئەنذر، هەڵسە لە تۆی جێگا دەربچۆ، هەرسە خەڵکی ئاگادار بکەرەوە، فەئەنذر ئینزار بدە خەڵکی نەعیبادەتی خوا بکەن بەتەنها، هەر کەسێ عیبادەتی خوا بکا بەتەنها ئەجر و پاداشتی ئەمەنەی لە قیامەت، نەکەن شەریک بۆ خوا قەرار بدەن، هەر کەسێ شەریک بۆ خوا قەرار بدا عقوبەی ئەوەندەیە لە قیامەت. قم فەئەنذر، هەرسە ئاگاداری خەڵکی بکەرەوە، خەڵکی ئاگادار بکەرەوە. قم فەئەنذر وەڕەبەکە فەکەبر، و پەروەردگارت بە عەزیم دانە، بە گەورەی دابنە، خوای پەروەردگار، وەڕەبەکە فەکەبر وەثیابەکە فەطەهر، و جلوبەرگەکەت با پاک بێت، خۆت پاک ڕابگرە، وەڕجز فەهجر، ئەوەی مەعسیەتی خوای تایە ئەو بتانە هەمووی هەژرکە، دوورۆ بکەوە لە هەمووی. ئابەو شێوەیە وەحی ئەم جاکە بەردەوام بوو. فەیەکەم وەحی اقرأ باسم ربك الذي خلق، پێغەمبەر صلی الله عليه وسلم بوو بە پێغەمبەر، واتە بوو بە نەبی. بە وەحی دووەم یا ئەیوهە المدەثر، پێغەمبەر صلی الله عليه وسلم بوو بە ڕەسوول، هەموو ڕەسوولێک نەبیە، بەڵام هەموو نەبیەک ڕەسوول نییە.
يكم بوبا نبي بإقرأ باسم ربك الذي خلق. دوهم آية كدابزي سورة مدثر بوبا رسول پیغمبر صلى الله عليه وسلم بوبا الرسول. بلام كاتي بوبا الرسول چی کرد پیغمبر صلى الله عليه وسلم چۆن بانگەوازی ئەو خەڵکە بکە لەکوێوە دەستی پێ بکە بڕاکێ ئاگادار بکاتەوە کە بڵێ من دینێکی تازەم پێیە ئەم بتانە ئێوە ئەیپەرستن چەنای چەند ساڵە هەمووی بەتاڵە لە لای خوا هیچ زەرەر و قانجازێکی نییە فاحیشە مەکەن عارق مەخۆنەوە سلەی ڕەحم بگەێنن مردارەوە بوو مەخۆن مناڵەکانتان زندە بەچاڵ مەکەن ئەمە مەکەن ئەمە لەکوێوە دەستی پێ بکەم. پیغمبر صلى الله عليه وسلم هەڵسا بە سڕی واتە بە نهێنی ئەم دەعوەی ئەم بانگەوازەی بە خەڵکی مەکە ئەوت هێواش هێواش بە کپی چونکە خوای پەروەردگار کە پێیە فەرمێت یا ئەیوهە المدەثر ئەیە و کەسێک کە خۆت پێچاوەتەوە هەڵسە ئینزاری ئەو خەڵکە بکە. بەڵێ پێغەمبەر صلى الله عليه وسلم ئینزاری ئەو خەڵکەی کرد چونکە خوای تەعالە لە قورئانە ئەفەرمێت يا أيها الرسول بلغ ما أنزل إليك من ربك وإن لم تفعل فما بلغت رسالته والله يعصمك من الناس. أي رسول أي پیغمبر صلى الله عليه وسلم تبلیغی ئەو خەڵکە بکە بەوەی کەوا ئێمە بووە تۆمان ناردووە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دینی پێمان گەیان یا دینی پێمان نەگەیان بەڵێ هەموو دینی کامل کرد هەرچی هەبوو لە دینە پێمانی وت ئەوەی چاکە بوو پێمانی وت ئەمە چاکە بیکەن ئەوەی خراپە بوو فەرمووی خۆتانی لێ بپارێزن. چونکە عائیشە فەرمێت ڕەزای خوای لێ بێت هەر کەسێک بڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم شتێکی کەتم کردووە لەم دینە شتێکی شاردووەتەوە لەم دینە ئەوە بە تەئکید درۆی کردووە. چونکە خوای تەعالە فەرمێ یا ئەیوهە الرەسوول بەلغ ما أنزل إليك تبلیغی کە. و ئیمامی زهری ئەفەرمێت من الله الرسالة وعلى الرسول البلاغ وعلينا التسليم لا ينخوال خواي پروردگار و رسالة هات ولسر پیغمبر صلى الله عليه وسلم أو بو بيگيانيت لسر إيمش أويا تسميل بين ملكز بين بو أمراني خواي پروردگار. بله لحجي وداع دا خلچي هموي كوكر 100,000 صحابة زياتر بون كحجي بيان كردو حجي مالاوائي فرموي أي خلقك أيها الناس إنكم مسؤولون عني غدا فما أنتم قائلون. أي خلقنا إيوال الروج قيامتها درباري من برسيارتان لي أكريت آية دين بيتان قيان يا دين بيتان نقيان هميان بيقدن وتيان همو صحابة وتيان نشهد أنك بلغت قد بلغت وأديت ونصحت. بەڵێ ئەی پێغەمبەری خوا نەسیحەتمانت کرد ئەو دینەی خوای پەروەردگارت پێمان گەیان و هەموویمان زانی. ئەمجا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستی بۆ ئاسمان بەرزە کردەوە و دای ئەگرت بۆ خەڵکەکە ئەیوت اللهم فەشهەد خوایە شاهێد بە ئەوە دینەکەم هەمووی پێیان وت. بۆیە ئیمامی مالک ڕەحمەتی خوای لێ بێت ئەفەرمێت من ابتدع في الإسلام بدعة يراها حسنة. هر کسی لدين إسلاما بدعيك بك واتشتي تازه بك بناوي دين وبري قيتشك بري أمشتكي تشاكا يك بدعي بك بري قيتشك با پیغمبر نيكرد به با پیغمبر نيوت به وكو بدعي مولود كصالانا صالي يكرش خلقي مولودك ئێڵێ با پێغەمبەر نەیکرد با سەحابە نەیکرد بێ خۆ من شتێ خراپ ناکەم ئەوە پێوترێ بیدعە لە دینە. ئەفەرمێت ئیمام مالک هەر کەسە یەک بیدعەیە بکا لە دینە و بڵێ ئەمە شتێکی چاکە فقد زعم أن محمدا صلى الله عليه وسلم خان الرسالة. ئەوە گومانی وایە ئەم کەسە
کە پێغەمبەر صلی الله عليه وسلم خیانەتی کردە لەم دینە. بۆچی؟ لەبەرەوەی خوا ئەفەرمێت ئەلیەومە ئەکمەلت لەکم دینەکم، من دینم بۆ ئێوە کامل کردووە. خوا ئەفەرمێت یا ئەیها الرەسول بەلغ ما ئونزیل ئیلەیک، خوا ئەفەرمێ یا ئەیها المدەثر قم فەئەنذر. بەڵام پێمانی نەوت شتی وا بکەن ساڵانە، تۆ تێی ئەڵێ ئەمە چاکە، ئەمە هەمووی قەدحە لەو ئایەتانە. بۆیە لەسەر ئێمە تەسلیم بوونە. ئایەتی لەسەرە، فەرمودەی پێغەمبەری لەسەرە صلی الله عليه وسلم، بە قەول وتوویەتی بە فعل کردوویەتی، بەسەر سەر و بەسەر چاو ئێمە شەیکەین. ئەگەر نەیکردووە ئێکاکە چەند ساڵە هەروە بووە، ئەوە عیلاقەمان لە چەند ساڵە نییە، ئەمە دینە. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەی پەروەردگار ئەوە شاهێد بە کە من دینەکەم گەیان. ئەوە بوو گەڕاوە بۆ شاری مەدینە، وەفاتی کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەبەو شێوەیە وەحیدا بەزی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم. جا ئیمامی ئیبن قەیم ڕەحمەتی خوای لێبێ باسی چەند مرتبەیەکمان بۆ کا کە چۆن وەحیدا بەزی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم. یەکەم مرتبە ئەفەرمێت الرؤیا الصادقة، وتمان پێغەمبەر صلی الله عليه وسلم شەو خەوێکی بینی، کاتێ بەیانی ڕۆژە بۆ خەوەکە یعنی طبق الأصل دەرەچوو، ڕێک خەوەکە ئەبوو بۆ بەیانیەکەی، ئەوەش وەحی بوو بۆ پێغەمبەران. یەکەمیان بەو شێوەیە. دووهەمیان ما كان يلقيه الملك في روعه وقلبه من غير أن يراه، كما قال النبي صلى الله عليه وسلم إن الروح القدس نفث في روعي إنه لن تموت نفس حتى تستكمل رزقها فاتقوا الله وأجملوا في الطلب ولا يحملنكم استبطاء الرزق على أن تطلبوه بمعصية الله فإن ما عند الله لا ينال إلا بطاعته. ئەمە شێوەیەکی تری لە وەحی. یەکەم شێوەی بەخەو، دووهەم شێوەی جیبریل سەلامی خوای لەسەر بێ ئەهات ئەفەرمێت إن الروح القدس يعني جبريل نفث في روعي أي في نفسي، أي خستەوە فکرم شتێکی ئەخستە نەفسم، پێمی ئەوت هیچ نەفسێک نامرێت ئیلا ڕزقەکەی هەمووی کاملە بێت. پێشەوەی لەدایک بیخوای پەروەردگار بۆتی نووسیوە ڕۆژی ئەمەنە ڕزقتە و هەتا وەکو فڵانە ڕۆژ ڕزقتەیە. ئێتر کەس لە برسیان نامرێت، کەسێک لە برسیان مرد دیارە ئەجەلی نەما. لە پاشاندا ئەفەرمێ تەقوای خوا بکەن، زۆر بە جوانی کەسابەت بکەن بە حەڵاڵی، بەڵام فەقیری واتان لێ نەکا، ڕزق کەمی واتان لێ نەکا، بچن بە حەرام ماڵ خڕ بکەن، چونکە ئەوەی لە لای خوای پەروەردگارە واتە جەنەت دەست ناکەوێ ئیلا بە تاعەتی خوا نەبێ، ئیلا بە حەڵاڵ نەبێت. واتە خاڵی دووەم نفس في روعي، فويا كرد نفسي بيغمبر صلى الله عليه وسلم، أي خص نفسي. أما الدوم خالي سهم وتشيوي سهم أويا أنه كان يتمثل له الملك رجلا. جبريل سلام يخوي لسر بيخويا كرد الشيوي زلاميك واتخوي پروردگار أي كرد الشيوي زلاميك أهات لاي بيغمبر صلى الله عليه وسلم دا نشتو برسيار يكد وكو حديث دريجك كإمام عمر بۆمان ئەگێڕێتەوە ئەفەرمێ دانیشتوو بمان کابرایە خۆی کرد بە ژوورە، کابرایە بوو جلوبەرگەکەی سپی و پاک بوو، قژەکەی ڕەش بوو، پیاوێک بوو ئەفەری سەفەری پێوە دیار نەبوو، بەڵام ئێمە نەمان ئەناسی، ئەژنۆی ناوەقەی ئەژنۆی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم. وتی ئەی پێغەمبەری خوا ئیسلام چییە؟ ئیمان چییە؟ ئیحسان چییە؟ عەلاماتەکانی ڕۆژی قیامەت چییە؟ هەمووی پێوت پێغەمبەر صلی الله عليه وسلم. خۆیشی ئەیزانی جبریل، بەڵام کە کاتێ ڕۆیشت فەرمووی ئەی عومەر زانیتان ئەوە کێ بوو؟ فەرمووی ئەی پێغەمبەری خوا، خوا و پێغەمبەری خوا باشتری لێزان، نەوەڵا نەمازانی کێ بوو. فەرمووی ئەوە جبریل بوو، هات دینەکەتان فێر بکە، هات فێری دینتان بکە. ئابەو شێوەیە خۆی کردە شێوەی سەحابەیەک کە دحیەة الکەلبی ناو بوو. ئەمە خاڵی سێم خوای پەروەردگار ئەیکرد بە شێوەی زەلامێک و ئەینارد بۆ وەحی هاوردن بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم. خاڵی چوارەم
سەحابە ئەیانوت کاتێک پێغەمبەر صلی الله علیه وسلم دا بنشتایە یا پاڵ بکەوتایە دەنگی جەڕەسێک ئەهات ئەفەرمێ ئەم خاڵە لە هەمووی قورستر بوو دەنگی جەڕەس وەکو یەکێ لە سەحابە ئەفەرمێت کە زەیدی کوڕی ثابتە ئەفەرمێت ڕۆژێکیان لەگەڵ پێغەمبەرا بووم صلی الله عليه وسلم وحی بۆ هات وفخذه على فخذ زيد وراني لبان راني زيد بو أفرمي كاتي جرسك لي أدا حتى كادت تراضها أريد يعني وتم إستاكر رانم ورد بيلجير راني أما نبا قرسي أم قرآن دا أبزي بمشيوية خالي بينجم بشيوية كتري بو شيوية كوا خواي پروردگار جبريلي خلق كردبو كدو جاربيني شيوي حقيقي خوي وكو خواي پروردگار لسورة النجمة باسيكا بدو شيوا بشيوي حقيقي خوي خواي پروردگار چون خلقي كردبو جاروابو بو شيويا وحيبو أهاورد وجاري واشبو أو بو پیغمبر صلى الله عليه وسلم شبو إسراء والمعراج ببي وحي وبي هيش أو بو نيوش لويا فرس كرا وخواي پروردگار لقال قصية كرد وەکو چۆن لەگەڵ موسای کوڕی عیمرانە قسەیە کرد خوای گەورە میهرەبان ئەبەم شێوانە وەحی دا ئەبەزی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم و پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن چۆنی بانگەوازی خەڵکی کرد ئایا هەر وەحی بۆ دابەزی و جەماعەتی خڕەوەکا و دەست بکاتە شەڕکردن و دەست بکاتە ئاژاوەکردن لە ناو شاری مەکە و هەرسێ هێواش شەوان بچێ گەورەکانی قوڕەیش بکوژێ و نە حاشا وای نەکرد پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڵکو خەڵکی بان کرد بۆ لای ئەوەی کە عیبادەتی خوا بکەن بە تاک و تەنها نەکەن شەریک بۆ خوا قەرار مەدەن لە عیبادەتکردنەکانتانە هەر کەسێ معنای لا ئیلاهە ئیلا الله زانی ئیتر بۆ خۆی بەدەست من و تۆ نییە ئیتر هێواش دڵی بۆ مزگەوت لێدا ئیتر هێواش دڵی بۆ جەماعەت لێدا ئیتر هێواش ئەو دینە خۆشەویستە بێ لای ئەو قورئانە خۆشەویستە بێ لای هەتا وەکو تەوحید تێگەی هەتا وەکو بزانی خوای پەروەردگار کێیە و بۆ عیبادەتی خوا ئەکەی بۆچی شەریکی بۆ قەرار نادەی ئەبەو شێوەیە تێ ئەگەی تامی ئیمانە چێشی بەو شێوەیە خوای پەروەردگارە فەرمێت وما أرسلنا من قبلك من رسول إلا نوحي إليه أنه لا إله إلا أنا فاعبدون هیچ پێغەمبەرێکمان نەناردووە لە پێش تۆ ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم إلا وحیمان بۆی ناردووە کەوا أنه لا إله إلا أنا هیچ ئیلاهێک نییە بە حەق بپەرسترێت إلا أنا من نەبێت فاعبدون بەتەنها من بپەرستن وحی بۆ هەموو پێغەمبەران ئەوە بووە وحی بۆ پێغەمبەران ئەوە بووە ولقد بعثنا في كل أمة يا في كل خواهي پروردگار فرميت ولقد بعثنا في كل أمة رسولا هم أمتك رسولك بور ويوا چيان بيبلت أن يعبدوا الله واجتنبوا الطاغوت عبادتي خواب كان بتاكو تنها شريكي بو قرار مدن طاغوت ما پرستن أو أبو دعوي همو في غنبران يا قومي اعبدوا الله ما لكم من إله غيره همو في غنبران وينوتوا أي قومك عبادتي خواب كان بتاكو تنها هیچ ئیلاهێک تانیە کە حەق بێ لە غەیری خوای پەروەردگار ئاوها هێواش بانگەوازی خەڵکی ئەکرد پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڵام نەیەتوانی ئاشکرای بکە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە سڕی ئەوە بوو یەکەم کەس کە ئیمانی پێی هاورد خەدیجە بوو ڕەزای خوای لێ بێت یەکەم کەس ئەم دینە پیرۆزە ئاینی پیرۆزی ئیسلام یەکەم کەس کە ئیمانی پێی هاورد ئافرەت بوو ئەمەش بەڵگەیە لەسەر ئەوە کە ئافرەت ڕێزی تایبەتی خۆی هەیە لە ئیسلامە خەدیجە ڕەزای خوای لێ بێت یەکەم کەس بوو لە ئافرەتان مسلمان بوو و لە پیاوان ئەبوو بەکری سدیق و لە منداڵان عەلی کوڕی ئەبی طالب ئەبەو شێوە ئەوان مسلمان بوون و لەژێر دەستی ئیمامی ئەبوو بەکر ڕەزای خوای لێ بێت عوثمانی کوڕی عەفان زبەیری کوڕی عەوام عەبدوڕەحمانی کوڕی عەوف سعدی کوڕی زەید تەڵحەی کوڕی عوبەیدوڵڵا ئەم پێنج کەسە کە لە عەشرەة المبەشەرەن ئەم پێنج کەسە ئیمانیان هاورد لەسەر دەستی ئیمامی ئەبوو بەکر ڕەزای خوا لە ئەبوو بەکر بێت و ئەبوو عوبەیدە و ئەبوو سەلەمە و ئەرقەمی کوڕی عەرقەم و عوثمانی کوڕی مەزعون
ئەمشەن سەحابە هەبوون پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەچوو هێواش هێواش قسەی لەگەڵانە کرد و بانگەوازیان یەکرد بۆ دینی ئیسلام و کە مسلمان بوون. ئەبەو شێوەیە خەڵکی زۆر بەکپی نەیانەتوانی بڵێن لا ئیلاهە ئیلا الله بە ئاشکرا، نەیانەتوانی دوڕ کات نوێژ بە کەیفی خۆیان بکەن. وەکو عەمری کوڕی عەبسەی سولەمی ئەفەرمێت لە کاتی جەهالەتە گەرەکم بوو بچم بۆ لای پێغەمبەر صلی الله علیه وسلم، چوون بۆ لای وتم تۆ کێی؟ وتی من پێغەمبەرم. وتم پێغەمبەر چییە؟ وتم پێغەمبەرە فەرمی وتم خوای پەروەردگار ناردومێتی بە پێغەمبەرایەتی. وتی بەچی شتێ ناردوێتی؟ وتی بەوەی سیلەی ڕەحم جێبەجێ بکەین، بۆی بتەکان بشکێنین، عیبادەتی بت نەکەین، وەخوای پەروەردگار بە تاک و تەنها بپەرستین، شەریکی بۆ قەرار نەدەین. ئەڵێت پێی وت کێ لەگەڵتا؟ وتی هەموو حڕێک، هەموو عەبدێک، هەموو کەس ئازادە ئەوەی لەگەڵ مایە. ئەفەرمێت لەو ڕۆژەدا بەس بیلال و ئەبوو بەکر و چەند کەسێکی تر لەگەڵا بوو. وتم منش شوێن کەوتوتە بم و لەگەڵ تا بووم. وتی نە ئێستاکە ناتوانی، نابینی حاڵی من چۆنە و حاڵی مسلمانان چۆنە، ناتوانین لە ناو شاری مەکەدا بە کەیف خۆمان دوو کەس پێکەوە قسە بکەین، نایانەتوانی. بچۆرە بۆ ماڵی خۆت بۆ مەدینە، کەی ناوبانگی منت بیست کە دەرەچم ئەو کاتە وەرە خەبەرم پێ بدە، ئەو کاتە وەرە بۆ لام. ئەڵێ چوومە بۆ مەدینە هەتا وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم هیجرەتی کرد، ئەمجا کە هاتم لەوێ شوێن کەوتووی بووم و دوای کەوتم. بەو شێوەیە نەیانەتوانی دوو کەس پێکەوە قسە بکەن. بەڵام بۆیە ئیسفادەی ئەو بانگەوازیەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە بە کپی ئەو خەڵکەی بانگەوازە کرد بۆ ئەو دینە، یەکەم نەیانەتوانی ئەو داوایە بە ئاشکرا، کەس نەیەتوانی کەسێ بڵێ وەرە کاکە خوا بپەرستە بە تاک و تەنها، ڕێکەیان کوشت، نەیانەتوانی. دووەم بوو ئەوەی نەبێتە مفاجەیەک کاتێ ئەم داوایە ئاشکرا بوو، نەبێتە سەدمەیەکی زۆر گەورە بۆ قوڕەیش، بۆی خەڵکی بە کەیفی خۆی بتوانن بە ئیمانەوە بوەستن بەرامبەر بەم دینە، دیفاع لەم دینە بکەن، بۆی نەتوانن مشریکەکان نەتوانن بێن زەفەریان پێ بدەن. بۆیە لەسەر هەموو کەسێک کە خۆی بە مسلمان نەزانێت، خۆی بەکەم نەزانێت، کە نەسیحەتی کەسێک بکا بە خێر، ئەوە تا ئیمامی ئەبوو بەکر کە ئیمانی هاوردە هێواش هێواش هەر بانگەوازی ئیمامی عوسمانی کرد مسلمان بوو. ئیمامی عوسمان زوبەیری کوڕی عەوام، ئەم سەحابە بەڕێزانە هەموو کەس لە ئێمە کە خوای پەروەردگارە فەرمیێ یا ئەیوهە المدەثر قم فەئەنذر، ئەوە تایبەت نییە بە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم، بەڵکو عامە بۆ هەموو مسلمانان بتوانن ئەگەر نەسیحەتی خەیریان هەیە نەسیحەتی خەیری مسلمانان بکەن. بۆی ئەبوو بەکری جەزائریشە فەرمێت ڕەحمەتی خوای لێ بێت لا دلیل لمن يرى سرية الدعوة، ئەمە بەڵگەنیە لەسەرەوەی کە بڵێن داوە بە سڕی چپچپی و ئەمە نە، ئێمە چکە میساکە لە ناو مسلمانانین، ئەوان لە ناو مشریکین بوون، نەیانەتوانی دوو کەس پێکەوە هاتوشۆ بکەن. ئێمە الحەمدولله هەمووی نوێژەکە، الحەمدولله وڵاتی ئێمە هەمووی مسلمانە، ئەوە نییە بڵێ چپچپی و جەماعەتێک و خەریکی ئەحزاب و خەریکی کوت لە کوت لە بازی و نە، ئەسڵ لەم دینەدا ئاشکرایە، شتی شارراوەی تیانی ئەم دینە. الحەمدولله وتمان شەوەکەی وەکو ڕۆژ وایە، بەڵام هێواش هێواش داوەکردن لەسەر خۆ، هەر کەسی عەجەلە بکا لەم دینەیە زەرەرەکەی زیاترە بێ لە قانجازی. محەممەدی کوڕی عەبدولوهاب ڕەحمەتی خوای لێ بێت کاتێ قەبری براکەی ئیمامی عومەر هەبوو زەیدی کوڕی خەتاب لە مەدینە، خەڵک ئەیپەرست تەوافی بە دەورە ئەکرد. محەممەدی کوڕی عەبدولوهاب ڕەحمەتی خوای لێ بێت ئەهات ئەوەسا بە خەڵکەکەی ئەوت نەچوو بیڕمێنێت، نەچوو بیکە هەرا بەسەریانەوە، هەر ئەیوت الله خەیر من زەید، الله خەیر من زەید، خوا چاکترە لە زەید، وەرە عیبادەتی خوا بکەن. هێواش هێواش ئەوە بوو ئەو داوای ئاوا ئینتشاری کرد الحەمدولله، بەڵام بە سەبرە و لەسەرخۆیی و پێغەمبەر صلی الله عليه وسلم بەو شێوە بوو کەوا بانگەوازی خەڵکی کرد و بە سڕی و بەڵام چی شێوەیەک ئاشکرا کرا بە چۆن چۆنی ئاشکرا کرا، چۆن بانگەوازی خەڵکی کرد کەوا ئەم دینە ئاشکرا بکرێت و چیان بەسەرە هات. ئەگەر خوای پەروەردگار تەمەن بدا إن شاء الله باسیەکەین. أقول ما سمعتم واستغفر الله العظيم لي ولكم وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.